هجای احمد شریفی شارەزای سەربازی ji بەغدایە دپرسم. هجای احمد تو بخێراتیە کوردستان 24. ڕاستە دبێژن ئەمریکا کاریگەریەکە خویە هەری زێدە ji ڕووی سەرباسی سیاسی و ئابووری لەسەر عێراقی هەیە. چ واتکات کو ئەف کاریگەریە زێدە بیت؟ بسم الله الرحمن الرحیم. بەنای خی گەورە میهرەبان بڵێ لە هەڵبژاردنەکاندا ئەوەی کەوا هەبوو کاریگەریەکی ڕاستە و خۆی هەرێمی هەیە لەسەر سیستەمی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. عێراقیش بێگومان بەشێکە لەو پارچە خاکە و وڵاتێکی کاریگەرە لەسەر ئاستی دەریایشەوە بە هەمان شێوە چونکە عێراق خاوەنی سەرچاوەی وزەیە هاوکات سیستەمی سیاسیش بێگومان سیستەمی سیاسی ئەمریکا ئێستاش دەتوانین بڵێن لە پێشنەی تەواوی وڵاتانی جیهاندایە. بۆیە بە بۆچوونی من قۆناغی ئایندا ئەوە دەبینینکەوە عێراق زیاتر گرنگی پێدەدرێت لەیان ئەمریکاوە هاوکات زیاتر چاودێری دەکرێت وردەکاریەکانی دیکەش ئەوانەی کەوا لە سەردەمی بایدن هەبوو ئەمانە هەمویان دەگۆڕێ چونکە بایدن ڕابردوویەکی ئایدۆلۆژیای هەبوو بۆیە ئەمە دەگۆڕێ بە بۆچوونی من. بۆیە ترامپ جیاوازە لە بایدن چونکە ئەو کەسێکی کۆماریە هاوکات لەبارەی ئێرانیشەوە هەوڵی ئەوە داد خۆی کەسێکی بازرگانیە ئایدۆلۆژیاشە کچی بێگومان لەسەر بازرگانیە بە بۆچوونی من هاوکێشەیەکی نوێ دروست دەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵ عێراق لەلایەن ئەمریکاوە چونکە عێراقیش ڕۆڵێکی گرنگی هەیە لە ڕووی هەرێمیەوە. باشە وەکی حکوومەتە سوودانی دبێژیتن حتا دماهیا ساڵە 2025 تبێتن هێزن ئەمریکاش بەیەک جاری ji عێراقê derbikevin. Birayete bihatina Donald Trump ev armanca dê pêk hêt yan mumkin e zûtir direngtir? بڵێ لە ڕاستیدا لە ژێر چاودێری با بڵێن هەڵبژاردنەکان کەوا ئێستا ترامپ سەرکەوتووە بە بۆچوونی من ئەمریکا لە عێراق نەکشێتەوە. لەوانەیە پێشتریش هاوپەیمانیی نێودەوڵەتی بڕیاری درا بووکەوە بکشێتەوە لە ڕووی سەربازیەوە کاتێک داعش کۆتای پێات بوو. بۆیە ئێستا پێویستی مانەوەی هاوپەیمانیی نێودەوڵەتی دژی داعش کۆتایی هاتووە. بۆیە وەک جێگەرکۆیەک بۆ ئەمە لە پێناو هاریکاری و هەماهەنگێکی سەربازی لەسەر ئاستی وڵاتان بەڵکو لە سەر ئاستی هەماهەنگیش ئێستا توانین بڵێن شوێن گۆڕچێ دەکرێت لەگەڵ هێزە ئەمریکیەکان. بۆیە چوارچێوەی استراتیژی و ئەمنی لەگەڵ ئەمریکا ئێستا چالاکتر دەبێت. بۆیە خۆتان دەزانێت ئێستا بنکەی عین ئەسەد یەکێکە لەو خاڵانەی کەوە ئەمریکا بە شێوەیەکی بەردەوام لەوێ و لەگەڵ هەولێریش بە هەمان شێوە. باشە هێژای ئەحمەد شەریفی بەحسە مەترسیین قۆناغا داهاتیên داعش dikin û dibêjin daعش hêşta metirsiyeke ciddiye li ser rojhelata navîn bi taybetê Iraq û Sûriye. Aya artêşa Iraqê gihiştiye wê astê xwe pêgehiştin û bergirî û bihêzbûnê ku bê Amerîka û hevpeymanan bişêtin ڕوبڕۆی تەرورێ ببیت؟ بەڵێ لە ڕاستیدا بێگومان داعش وەکو هەڕەشەیەک تا ئێستا ماوە هاوکات پێویستە ڕوبڕبوونەوەی هەبێ دەبێ ئەم ڕوبڕبوونەوەی بەردەوام بێ بە هەماهەنگی لەگەڵ ئەمریکا. ئاساییە هاوپەیمانی نێودەوڵەتی بکشێتەوە نەمێنێ بەڵام پێویستە بوونی ئەمریکا لە عێراق گەرانتی بکرێت و ئەم هەبوونەی ئەمریکا لە عێراقیش گەرانتی ئەوەیەکەوە داعش نەگەڕێتەوە. بۆیە کاتێک باسی ڕابردوو دەکەین داعش ئێستا لەو ناوچانەی کۆت و ڕابردوو نییە لەوانەیە نزیک بێتەوە لە بەغدا. بۆیە بوونی ئەمریکا ژاردەیەکی نیشتمانیە بۆ ئەوەی هەڕەشەی داعش ناببرێ. باشە gelek مەترسی هەنە لەسەر ئاستی عێراقê bi taybetî ji van gropên çekdarên ku mumkin e Donald Trump rehmê pê neketin. Ev me destpêka sala 2020 dîtî ku Firokefriyan û Qasim Suleymanî û Ebû Mehdî Muhendis diyek demê da kuştin. Ew dît dê çi çêbît? Bi taybetî Donald Trump êdî dibîte serokê Amerîka. Mumkin e emn û asayişa Iraqê berev baştir, seqamgîrtir yan jî xirabtir bi hebûna van gropên çekdar biçît?
بالحقيقة هو نظام بەڵێ لە ڕاستیدا النظام الدولي الجديد سیستەمی نوێی جیهانی دامەزراوە لەسەر ئەوەی کەوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دامەزرانی سیستەمێکی نوێ لەسەر هەموو ئەو ئایدۆلۆژیانەی کەوا هەیە هاوکات ئەمە چەندین سیستەمی جیاوازی لە خۆگرتووە وەکو ئابووری وەکو فیدرالیزم وەکو پاراستی مافی پێکاتەکان هەموو ئەمانە قسەی دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک تەنیا لە عێراق لە هەموو وڵاتانی ناوچەکە بەڵکو یەکێک لەو ناوانەی کەوا ئێمە ئاماژەمان پێداوە و ترەمپیش گرنگی پێدادات ئەویش باشترکردن و تێگەیشتنی وڵاتە لەگەڵ بنەما دیموکراسیەکان واتە وڵات دەبێت بێ بە وڵاتێکی دیموکرات و بەدامەزراوەی بێت هاوکات ناکرێت چەک هەڵبژیرێت لە دەرەوەی دەوڵەت پێویستە چەک لە ژێر دەستی دەوڵەت بێ بۆیە حکوومەت دەبێت لەم ئامانزانەدا هەنگاو بێت بۆیە ئێستا ئەگەر بڵێ لە نێوان ئەمریکا و تەنانەت ئیسرائیلیش و لەگەڵ هەموو ئەو گروپە چەکدارەکان هەموو ئەمانە ئالنگاریەکی گەورەیان دروست کردووە بۆیە بەڕێز سوودانی چەندین زەرجەختی لەوە کردوێتەوە کەوا دەبێت چەک لە ژێر دەوڵەت بێت لە ژێر دەستی دەوڵەت بێت ئەمە ئەو ئەڵمانجا بداخوازە ڕێبەرێ بلند شیعیان علی سیستانیژی پێک نەهات ئەڤروکا گۆڕۆپە چەکداریە سەید الشوهەدا لە عێراقی گوتیە بوومە فەرقا جو بايدن و ترامپ نینە کەواتە بەردەوامیە هێرشێن ڤان گۆڕۆپێن مقاومەیەن چەکداری لە عێراقێ بوو سەر هەڤاڵبەندێن ئەمریکا و دناڤەواندا ئیسرائیلێ چما ترسیا بوو داهات و دروستکیان کۆڕۆژهەڵاتە ناوین دکەلیت جە شەڕ و ئاڵوزیان نعم بالحقيقة المرجعية بەڵێ مەرجعی باڵا دەوێت کەوا ئەوان دەڵێن کەوا بڕیاری شەڕ و جەنگ لە ژێر دەستی حکوومەتدایە و بەتایبەتی لە ژێر فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقدایە بۆیە هەموو لایەک ئەوە دەکەنکەوە گروپە چەکدارەکان ڕەتکراوەن مەرجعیەتیش ئەم بۆ چوونەی ڕاگەیاندووە پێشتریش هاوکات لەگەڵ نەتەوەی گرتوەکانیش پەیوەندێکی وا هەیەکەوە بەرەو باشتر بچێ بۆیە ئەو گروپە چەکدارانەیەکەوە ئەوان ناتوان بێن بڕیار لەسەر شەڕیان ئاشتی بدەن سوودانیش چەندین جار جەختی لەوە کردوێتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەم پەیامەی گەیاندووەتە ئیسرائیل لەوانەیە چەندین جار ئاسمانی عێراق پێشەڵ کرابێت و لەو گروپە چەکدارانە درابێت بەڵام ئەمریکا هاتووەتە سەرخەت و لەم بارەیەوە قسەی خۆی کردو چونکە خۆتان دەزانن عێراق و ئەمریکا ڕێکەوتنێکی استراتێژی لە نێوان ئەم دوو وڵاتەدا هەیە ئەم ڕێکەوتنەش لەسەر ئاسی حکوومەتە خۆ لەگەڵ گروپە چەکدارەکان نەکراوە بووچی حکوومەت نەشێتن ڤان گۆڕۆپێن چەکدارن لە عێراقین بەردەوام هێرشێتکەنە سەر ئیسرائیل و جارجارە موشەکان ژڤیالی والی هەفرێ ددەن کۆنتڕۆل کات ئەگەر چنە لەبەر ئەوەیە چونکە چوارچێوەی هەمانجی زیاتر لەگەڵ سەرۆکوەزیران چاودێری سەرۆکوەزیران دەکات هاوکات بۆ چوونی ئەوەی هەیەکەوە هەموو ئەو گروپە چەکدارانەی کاتێک دروست کراون چوارچێوەی هەمانجی بڕبڕی پشتی ئەم گروپانە بووە هاوکات چەندین جار ڕێیانی بۆ خۆش کردوێتەوە تەنانەت ئەمانە کاریگەریان لەسەر هێزی یاسادانانیش بووە خۆتانزان چەندین جار قەیران هەبووە لە نێوان هەردوو لە بۆیە سوودانی ئێستاش دوو دڵە ئەخۆ بەسی زۆر ڕێکاری پێویست لەم بارەیە ئەحمەد ئانها یا پرستا جەوهەری و هەری زێدە چاف لەسەر ئەوێ ئایا دۆناڵد ترامپ دێکارکەت دێت شتێکی کەت بۆ لاوازکردنا ڤان گۆڕۆپێن چەکدارن لابەلاین لە عێراقێ بەڵێ ئەمە ڕوونە خۆ بنەمای بوونی چەک لە دەست حکوومەت ئەمە بنەمایەکی نێودەوڵەتیە بە شێوەیەکی دیکە شانەوەی چەک لە لوبنان شانەوەی چەک لە سووریا و لە عێراقیش هەڵگرتنی هەموو ئەم چەکە لە دەست گروپە چەکدارەکان بۆ دەوڵەتە ئەمە یەکێکە لە بنەماکان یەمەنیشی تێدایە ئەمە چونکە خۆتان نەزان پێشترش لەگەڵ سعودی ڕێککەوتنی کرابوو لەو بارەیەوە بۆیە مەرجی ئەساسی سیستەمی نوێی جیهانی ئەوەیە کەوا چەک لە ژێر دەستی دەوڵەت بێت
هجا احمد شریفی شارەزای سەربازی ji bexdayê gelek spas bixêr hatî.